خۆشەویستان، پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ إن المؤمن لفي قبره لفي روضة خضراء. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسانی ئیماندار لەناو گۆڕەکەیدا لەناو باخێکی سەوز و جواندایە و قەبرەکەیشی بۆ فراوان دەکرێتەوە و قەبرەکەیشی گۆڕەکەیشی پڕ دەبێت لە ڕووناکی و لە نور. جا هەر کەسێک لە ئێمە پێی خۆشە قەبرەکەی ڕووناک بێ، با لە دنیادا ئیماندار بێ و ئەهلی ئیمان بێت. ئیمامی ئیبن العوسەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت قەبر تاریکە، گۆڕ تاریکە. لە گۆڕدا ئادەمیزاد نەخۆرە بینێت نەمانگە بینێت. جا ئەگەر ئینسان لە دنیادا نوێژکەر بوو بێ و ڕوو لە خوا بوو بێت، خوای گەورە بەهۆی ئەو نوێژ و عیبادەتەوە کە لە دنیادا کردوێتی قەبرەکەی بۆ ڕووناک دەکاتەوە. جا هەر کەسێک پێی خۆشە لە خوشک و براکانمان پێی خۆشە قەبرەکەی ڕووناک بێ، قەبرە تاریکەکەی پڕ بێ لە ڕووناکی و لە نور، با لە دنیادا ئیماندار بێ و خوا بناسیت. با لەگەڵ نوێژ خوێناندا نوێژ بکات، با لەگەڵ ئەو کەسانی کە سەجدە بۆ خوا دەبن ئەمی سەجدە بۆ خوا بێت، با عیبادەت و خواپەرستی بکات. چونکە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ، ڕازی بین ڕازی نەبین، ڕۆژێک دێت بەسەرمانە خۆڵدامان دەپۆشێت. ئەو کاتە خۆمان و کردەوەکانی خۆمان لەناو گۆڕەکەدا دەبین بە هاوڕێ. کردەوەکانمان چاک بێ یا خراپێ هاوڕێی ئێمەن. جا بە ئینشاڵڵا لە دنیادا خۆمان ماندووکەین، خۆمان هیلاکەین، بە ئومێدیەوەی ئینشاڵڵا لە دوای مردنمان گۆڕەکەمان ڕووناک بێتەوە. چونکە ئێمە خۆرێک نییە لەناو گۆڕەکەماندا گۆڕەکەمان بۆ ڕووناکاتەوە. مانگێک نییە وەکو مانگە شەو گۆڕەکەمان بۆ ڕووناکاتەوە. کەواتە چی شتێکمان پێویستە؟ پێویستمان بەوەیە کە پشتیوان بە خوای گەورە بە عیبادەت و بە خواپەرستی و بە خواناسی گۆڕەکەی خۆمان ڕووناکەینەوە. هەرەکو چۆن خۆر و مانگ لە دنیادا سەرزەوی ڕووناک دەکەنەوە، ئینشاڵڵا لەناو گۆڕیشدا لەناو گۆڕەکەماندا ئەگەر ئەهلی ئیمان و تەقوا بوو بێتین و خواناس بوو بێتین، نوێژمان کرد بێ و عیبادەتمان کرد بێ، بە ئیزنی خوا قەبرەکەمان ڕووناکی دەبێ و پڕ دەبێت لە نور و لە خێر و بەرەکەتە تا ڕۆژی قیامەت. لە ڕۆژی قیامەتیشا ئینسان بۆ خۆی دەڕوا بۆ بەهەشتی پڕ ناز و نیعمەت. بۆیە ئینشاڵڵا ئەم دنیایە بکەینە هۆکارێک بۆ بەختەوەری قیامەتمان. خوامان با لەبیر نەچێ، بەردەوام خوامان لەبیر بێ، بەڵکو ئینشاڵڵا خوای گەورە ئەو تاریکی ناو گۆڕەمان بۆ ڕووناک بکاتەوە.